ئایا چی پەشیمانی و خەم و خەفەتێک لەوە گەورەترە کە ئینسان ئاوات بخوازێ یەک ژەمێ خواردنی پێ بدرێ، خواردنی ئەهلی بەهەشت، ئەو خواردنەی کە ئەهلی عیبادەت و خواپەرستی دەیخۆن، داوا ئەکەنی یەک ژەمێ خواردنیان پێ بدرێ یاخود چۆن دەڵێ یەک گڵاسی ئاوی ساردی بەهەشتیان پێ بدرێ، بەڵام بەخوا پێیان نادرێ. بۆیە ڕۆژێکیان ئیمامی عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئاوێکی ساردی خواردەوە. چی ڕۆژێکی ئێمە ئاوێ ساردمان خواردەوە ئەممان بیر کەوتەوە، ئەم ئاەتەمان بیر کەوتەوە، دەستی کرد بە گریان، زۆر گریا، چونکە لە خوا ترسێ. ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کوڕی ئیمامی عومەرە، لە خوا ترسێ. ئیمامی عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزای خوای لێ بێ دەستی کرد بە گریان، زۆر گریا، گڵاسی ئاوی ساردی خواردەوە. وتیان بۆچی دەگریت؟ فەرمووی بیری ئەوم کەوتەوە ئاواتی ئەهلی دۆزەخ گڵاسی ئاو و قومی ئاوە، بەڵام پێیان نادرێ. دەڵێن ئەی ئەهلی بەهەشت، تۆزێ لەو ئاوەی خۆتانمان بەنێ بیکەن بە سەرمانە سووتاین برژاین، خواردنمان بەنێ. خوای گەورە دەفەرمێ خوا لەسەر کافر حرامی کردووە خواردن و خواردنەوەی بەهەشتیان پێ بدرێ. کەواتە بۆ وا خۆت وا لێ دەکەی ئاواتی گڵاسێک ئاوی سارد بخوازی پێت نەدرێ ئیلا ئاوێک وت پێ بدرێ لە کوڵ چوو بێتەوە. بۆیە بیری ئەهلی دۆزەخم کردەوە، بیرم کردەوە. ئیمامی عەبدوڵڵای کوڕی عومەر دەفەرمێ ڕەزای خوا لێ بێ ئەوانی حەزیان لە هیچ نییە ئیلا قومی ئاوی سارد و گڵاسی ئاوی سارد نەبێ، ژەمێ خواردن حەزیان لێتی، بەڵام بەخوا پێیان نادرێ. بۆیە ئەوان تینوو دەکرێن، ویردن. لە قورئانە فەرمێ ویردن واتە بە جۆرێکن بەردەوام تینویانە، خوای گەورە تینویان دەکات بۆی ئاو بخۆن، ئەچن ئاوێکە خۆن، ئەمجا خوای گەورە دەفەرمێ ڕیخۆڵەکانیان پارچە پارچە دەکات. فقطعت ئەمعاءهم، ڕیخۆڵەکانیان پارچە پارچە دەکات، چونکە کاتی ئەو ئاوە گەرمە دەخۆنەوە. ئەوە پەشیمانیە، ڕێگای خوا نەگری، ئەوە مەسیر و سەرنجامی من و تۆیە. ئاواتە خوازی قومی ئاو گڵاسی ئاوت پێ بدرێ ئاوی سارد، بەڵام پێت نادرێ، خوا لەسەر ئەهلی دۆزەخ حرامی کردووە. خۆ تووشی پەشیمانی مەکە، کەواتە ڕێگای خوا بگرە، بە ئیزنی خوا خوای گەورە بەختەوەرت دەکات.